مامۆستا جاری وا هەیە ئەو مەوەدە و ڕەحمەتە یاخود ئەو عیشق و خۆشەویستیە لە پێش دروستبوونی هاوسەرگیری لە بینی هەندێک لە کشان و کوڕانە هەیە پیان وایە کە گەشتن بە یەک گەشتنە بە خەونەکانیان بەڵام بەداخەوە لە دوای هاوسەرگیریان ئەم عیشق و خۆشەویستیە کاڵە بێتەوە ئەگەر بگەڕێنەوە بۆ خاڵی سەرەتا یعنی چی بکا بۆ ئەوەی کە ئەم بەختەوەری دەست بکەوێت یاخود چۆن بتوانێت هاوژینەکەی خۆی هەڵببژێرێ پێش ئەوەی کە بگاتە ژیانی هاوسەرگیری یعنی باشترین ڕێگە بۆ کچان و کوڕان نەسحەتی جەنابتان چییە بۆەوەی کە بتوانێت کەسێکی شیاو بکا بە شەریکی ژیانی خۆی. إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه. من لم بڵندگویی جەنابتانەوە پەیام بۆ هەموو کچێکەنێرم کە لە خانەوادەیەکی موسڵمان گەورە بوو دایک و باوکێکی موسڵمانی هەیە تکاتان لێ یەکەم بە ماڵ مەخەڵەتیان بە جوانی مەخەڵەتیان بە شوورەت و ناوبانگ مەخەڵەتیان هەر کوڕێ ئەم دوو مواسەفاتی تیا بوو تەوەکەلوا عەلە الله دینی هەبوو ئەخلاقی هەبوو چونکە هەر پیاوێ ئەم دوو مواسەفاتی تیا بێت ژن لە سایی سێبەریا ئەحەسێتەوە پیاو کە دینی هەبوو ئەخلاقی هەبوو قەت عەزیەتت نادات ئەگەر تۆ چەندێ خراپی لەگەڵیان تەنانەت ئەگەر جیابوونە و تەلاقش بوو بات قەت ئەم کوڕە ئامادە نیە سوکایەتی پێ بکات چونکە ئەم کابرایە خاوەن دینە دینێکی ئاسمانی وەکو قورئان وەکو ئیسلام و خاوەن ئەخلاق کە ئەخلاقەکەشی لە قورئانەکە وەرگرتووە و دوو ڕۆژت قەت ئامادە نیە خیانەتت لێ بکات قەت ئەبەت ئامادە نیە خیانەتت لێ بکات بۆیە من وەسیەتان بۆ ئەکەم دوای حەزەکانی خۆتان مەکەون کوڕێ دێتە بن دەستەوە چاتێکت بۆ کار لە کۆمێنتا شتێکت بۆ نێریە لە ستۆریەکەەوە شتێکت بۆ نێریە من خۆشم ئەوی تۆ جوانی تۆ قەشەنگی بیتە ژیانی منەوە واوە ژیانێکی خۆشت بۆکەم ئەمانە هەممی بۆ ڕاکێشانی توێ تا ئەوەی من لە تێشکێنێت ئەمی پێوتیە خۆشەویستی مۆدیێرنەوە و ئێستا پێوتیە گێڵ فرێند و یان بۆی فرێند و کەپڵایەتی ئەمانە سەر ئەنجامەکەی فەشەلە و من ئەو ماڵانەی کەوا زۆر جار کێشەکانیان نەگەنە لای من زۆر جار پرسیاریان لێکە مەڵێن باشە ئێوە زەواجتان لەسەر چه ئەساسیە کرد لەسەر ئەساسی شەرع یا لەسەر ئەساسی خۆشەویستی و ئەو کەپڵێنی کەوا ئێستا هەیە وەڵامی مامۆستا لە زانکۆ کەپڵم بوویان لە ڕێگەی تەلەفۆنەوە ناسیتم کە سەیر ئەەکەم ئەم ژنە زۆر بێ ئومێد بۆ لە ژیان پرسیاری لێکم ئەڵێ مامۆستا یان جاران ئەم کوڕە زۆر احتیمامی پێدا زۆر قسەی خۆشی بۆ کردم یعنی هەموو جوانێکی بۆم فەراهم کرد و بەڵام ئێستا ئەوەی هەموو شتەکان عەکسەوە بۆ هیچم بۆ ناکات منش زۆر جات ینی دانیشم لەگەڵیاناتیە دەگەێنم خوشکی بەڕێزم کاتێک کوڕێک هەموو ڕۆژێ تەلەفۆنە بۆ کات هەموو ڕۆژێ مەسەجە بۆ نێرێت هەموو ڕۆژێ خۆشەویستیت بۆ دەرئەبڕێت تێبگە کە زەواجت لەگەڵ یا کرد ئەم شتە عەکس ئەبێتەوە یعنی ئەم کوڕە لە دەرەوە ئیشی هەیە هەموو دەقەیە توانای نییە تااقەتی نییە جوابی مەسەجەکانە باتەوە بۆیە مەسەجی بۆ نێری جوابت ناداتەوە تەلەفۆنی بۆکەی جاری وا هەیە هیلاکە یعنی ئەو تۆی بەدەست هێناوە باشە کە جوابی شداتەوە بە ساردی جوابت دەداتەوە وەقت چاوەڕی ئەوە مەکەوەکو جاران هەدیە و کۆمەڵی خەڵاتت پێ ببەخشیە کۆمەڵی قسەی خۆشت لەگەڵا بکات چونکە ئەڵێ من بەدەستم هێناوە مادەم بەدەستم هێناوە تەواو بۆی کێشەکان لێرەوە دروست ئەبێ بۆیە خوای پەروەردگار خۆشەویستی کامل ڕەحمێکی تەواو بەزەیەکی تەواو عشقێکی تەواوی کردوتە دوای زەواج کەواتە ژن و پیاوێ هەتا زەواج نەکەن ئەو خۆشەویستیە دروست نابێتەوە ئیدامە بدا بەژیان ئەگەر کچ و کوڕێک لە ڕێگەی تەلەفۆن و یەکتریان خۆش بیان لەسەر جادە یان لە هەر شوێنێ لە پارکێکایە لە شوێ لە زانکۆیە لە هەر شوێنەکە یەکتری ناسن خۆشەویستی دروستە بێت بەڵام ئارامی و سەکینەت و ڕەحم و بەزەیتیان نابێت بۆ چونکە نەبووەتە زەواجێکی شەرعی بۆیە هەتا نەبێتە زەواجێکی شەرعی ئەو خۆشەویستیە دروست نابێت من شاهیدی برایەکم 20 ساڵ لەگەڵ خێزانەکەی خۆیان بوو خێزانەکەی لە دەستدا وەفاتی کرد والله ئەم کوڕە 6 مانگ بۆ 7 مانگ بەردەوام لە قەبرستان یعنی زۆربەی کات خزم کە سوکارەکەی بە زۆر ئەم کوڕیانە هێنایەوە باشە ئەوە چی دروستیەکات ئەو زەواجە شەرعیە دروستێکە کە خوای گەورە ئەفەرمێت وجعل بينكم مودة ورحمة خۆشەویستی ئەنجا سۆز و بەزەی ئەمیش هەر لەو زەواجە شەرعیە دروستە بێت کە خوای پەروەردگار قاعیدە و ئەساس و یاسای وەدانا